ڕووی گوتمان ڕۆژنامەنووسێکی ئەمریکا لە سایتی دیلی بیستی ئەمریکی وەتاریشی بڵاو کردوتەوەتیدا ئاماژە بۆ دەدات هۆکاری سەرشی لە بڵاوکردنەوەی ئەم هەواڵە ناڕەزایی تورکیا لە پڕچەکردنی هێزەکانی یەپەکە لەلایەن ئەمریکاوە. لە درێژەی وتارەکەیدا گوتمان دەڵێت لە کاتێکدا کە هەمیشە ڕەجەب تەیب ئەردۆگانی سەرۆکی تورکیا بە توندی تووڕەیی و ناڕەزایی خۆی دژی سیاسەتی ئەمریکا دەردەبڕێت کەچی ئەویش بە ئاشکرا دێت زانیاری ورد لەباری شوێن و ژمارەی سەربازەکانی ئەمریکا لە سووریا بڵاو دەکاتەوە کە ئەمەش هەڕەشێکی گەورەیە بۆ سەر هێزەکانمان. لە کاتێکدا تورکیا ئەندامێکی هاوپەیمانی ناتۆیە کەچی بەم شێوەیە بە ئاشکرا زەرەرمان لێ دەدات. جێگەی ئاماژەیە لە ماوەی پێشوودا چەندین لێپرسراوی باڵای تورکیا نیگەرانی خۆیان لەبارەی پڕچەکردنی هێزەکان یەپەکە دەربڕیوە بە بیانی ئەوەی گوایە ئەم چەکانە لە ڕێگەی یەپەکەوە دەدرێتە پەکەکە و لە دژی تورکیا بەکاردەهێنرێت. گەرچی هەمیشە ئەمریکاش ئەم تۆمەتانی تورکیای ڕەت کردوێتەوە و ڕایگەاندووە ئەم چەکانە بۆ جەنگ لە دژی چەتەکانی داعش بەکاردێت. بەپێی ئەو هەواڵانی ئاژانسی ئەناڵۆڵ بێت ئەمریکا لە ئێستادا 200 سەربازی لە ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان هەیە و 10 بنکەی سەربازی داناوە. 2 بنکەی سەربازی گەورەشی کردوێتەوە، یەکیشیان لە ناو ڕێمێلان لە باکووری شاری حەسەکەیە، هەروەها بنکەی خەربا کە دەکەوێتە باکووری شاری کۆبانێەوە. ئەم دوانە توانای نیشتنەوەی فڕۆکەی گەوریان هەیە. جگە لەمانەش ئەمریکا 3 بنکەی تری سەربازی هەیە کە کاری مەشق و ڕاهێنان بە هێزەکانی یەپەکە دەکەن. دیارە جگە لە ئەمریکا ئەو ئاژانسە تورکیا هەواڵی بوونی 75 سەربازی فەڕەنسی بڵاو کردەوە کە ئەوانیش بە هەماهەنگی لەگەڵ هێزە ئەمریکیەکان 2 بنکەیان دامەزراندووە. یەکێکیان کاری پەیوەندیکردن لە نێوان هێزەکانی یەپەکە و هێزی هاوپەیمانان ڕێکدەخات، ئەوی تریشان زیاتر بۆتە شوێش خستنە سەرتۆڕی پەیوەندی داعش. لە پاش بڵاوردنەوەی هەواڵەکە و ناڕەزایی دەربڕینی ئەمریکا، حکوومەتی تورکیا یەکسەر بێتاوانی خۆی لەم کارە دەرخست. ئیبراهیم کالین وتەبێژی کۆشکی کۆمەری بە میدیاکانی ڕاگەیاند حکوومەتی تورکیا هیچ پەیوەندی بە بڵاوبوونەوەی هەواڵی شوێن و ژماری سەربازەکانی ئەمریکا لە سووریادا نییە. هەر لە پاش بڵاوبوونەوەی هەواڵەکە حکوومەتی ئەمریکا ناڕەزایی خۆی دەربڕی و ئادریان ڕانکینی گالوای وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن بە میدیاکانی ڕاگەیاند بڵاوکردنەوەی شوێن و ژمارە سەربازەکانی ئەمریکا لە سووریا سەربازەکانمان دەخاتە مەترسیەوە. ڕاشیگان ئێمە زۆر نیگەرانی لەوەی کە مەبەست هەواڵێکی وان هێنی و حەساس لەلایەن ئەندامێکی هاوپەیمانی ناتۆوە بڵاو دەکرێتەوە.